هەم وەکو هەموو کوردستان بایکۆتمان کرد، هەم وەکو هەڵەبجەیش کە داخێکی سەختە بایکۆتمان کردووە. لەبەرەوە هەڵەبجە ئەبێ بەڕاستی ئیسپاتی کاکە بایکۆتی هەڵبژاردنەکە. حەیفە بۆ خەڵکی هەڵەبجە بچێتە سەر سندوقی دەنگدان. لەبەرەوە ئینشاءالله چاوەڕوانیەکەین کە لە ڕۆژی دەنگدانا سندوقەکانی دەنگدان چۆڵ و هۆڵ بۆی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە بیبینن کە ئەم خەڵکی هەڵەبجە ناڕازیە. خەڵکی هەڵەبجە داوای مافی خۆیەکە. خەڵکی هەڵەبجە وەکو هەڵوێستێک ناچێتە سەر سندوقی دەنگدان بۆ ئەوەی کەوا ئەو پرۆسەس چاکرێ، بۆ ئەوەی کەوا بێن بە دەمی خەڵکی هەڵەبجەوە. بە سەدان گەنجی هەڵەبجەوە تا ڕێکخراوەکان لە باتی بێن هەلیکاری بۆ دروستکانە چن فێری ئەنواع و ئەشکاڵ شتی خراپیەکەن. ئەو ملیۆنە دۆلارەی کە لەو ڕێکخراوە خراپانە سەرفەکرێ لە معمەلێکا سەرفکرایە، لە هەلیکارە سەرفکرایە، ئیسە وەزعی هەڵەبجە ئاوا نەبوو. بەڵام بزانن کە کەس دڵسۆزتان نییە. لەبەرەوە ئینشاءالله ئەبێ ئێمە خۆمان دڵسۆزی خۆمان بین، ئەبێ خۆمان هەوڵ بدەین کەوا ئەو زوڵمەی کە کراوە لێمان بە هەموومانە ئەو زوڵمە هەڵگرین ئینشاءالله. لەبەرەوە لەوە زیاتر سەرتان نائێشێنم. هەر برایەکی عەزیزی سوئالی هەیە، قسەی هەیە، من وام لە خزمەتتانە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو ئەوە بوو کەوا لەبەر ئەو هۆکارانە چێ هۆکاری هەموو کوردستان، چ هۆکاری عێراق، چ هۆکاری وەکو هەڵەبجەیەک، بەڕاستی پێمان باش بوو کەوا بە هیچ شێوەیەک بەشداری نەکەین لە دەنگدان و ئەمەیش کەینە هەڵوێستێک بۆ ئەوەی کەوا ئەو پرۆسە بە هەموومانەوە چاککەین. نەک ئێمە بایکۆتمان بۆ نەکردووەکەوا بین بڵێن وڵاوە ئیتر سندوق نابێ و دەنگدان وە نە. ئێمە لە ژیانمانە نەهاتین باسی حەڵاڵی و حەڵامی ئیستە بکەین. لەبەرەوە هەر وەختی خۆی باس کراوە ئەو مەسەلەمان بڕاندۆتەوە. ئێمە مشارەکەی سیاسی ئەەکەین. ممکنە لە کوردستانە مەسەلەن ئەو ڕەئیەمان نەبێ، قسەیەکی ترمان هەبێ. بەڵام لەم پرۆسە کە 2018 ئەو زوڵمە گەورە کرا لێمان و خەڵکی هەڵەبجەیش ئەوە تا چەند جار هەوڵمان داوەکەوە تۆزێ ئەو وەزعی چاک بکرێ کە هەر ناکرێ، کەوابێ ئێمە هەم وەکو کوردستان و هەم وەکو هەڵەبجە ئەو بڕیارەمان داوە ئینشاءالله بایکۆتی ئەو هەڵبژاردنانەکەین. کەسمان ناچینە سەر سندوقەکانی دەنگدان. ئەو ڕۆژەی کە دەنگدانە ئینشاءالله ئەبێ خاڵی بێ هەموو سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی کەوا ئەو ڕێکخراوانە بزانن کە خەڵکی هەڵەبجە ناڕازیە، خەڵکی هەڵەبجە مەزڵومە، زوڵمی لێکراوە، کەس نییە ساحێبی بێ، کەس نییە کەوا بتوانێ ئەم دەنگەی بگەیەنێ بە هیچ شوێنێکی تر.